تایبەتترین ژیری دەستکردی کوردی هاتووە بۆی کە خزمەت بە زمانی کوردی بکات. منیش بەنەوبەی خۆمەوە بە ئەرکی دەزانم کە بە ئێوەی بناسێنم. سڵاو، من سروشم، ئێرەش کەناڵی یوتیوبی کورتایتێکە. لەو کەناڵەدا باسی ژیری دەستکردەکان، تەکنەلۆژیا بە زمانی شیرینی کوردی دەکەین. سپاست دەکەم کە ویدیۆ لایککەی، کەناڵی یوتیوبەکەمان سابسکرایبکەی و ئەو زەنگڵێش دەدەی وەی کە لە ویدیۆ نوێیەکان و دووە نەکەوی. سەرەتا دەپێش هەموو شتێکدا با بزانین ئەو ماڵپەڕە بەدەستی چی چاکراوە و بۆ چاکراوە. جا هەر بۆ بۆنێەوە ئێوە پێویستە لە گوگڵ بنووسن ژیری دەستکرد داتکەم کە لە خوارەوە ناونیشان و بەستەری ماڵپەڕەکەم بۆ داناون. کاتێک کە دەڕۆینی ناو ماڵپەڕەکە لە گۆشەی سەرێ چەپ دیبینین نووسراوە سەبارەت. لەسەر سەبارەت دادەگرین بۆی باسکردوین کە ئەوە بەدەستی چێ دروستکراوە و ئامانجەکانیان چیە. هەر وەک دەبینین ئەو ماڵپەڕە تەکنەلۆژیایەکی ناسینەوەی ئاخاوتن و وەرگێڕانی ئاخاوتن بۆ سەرجەم زاراوەکانی زمانی کوردی دابین دەکات. ئەوە ئامانجەکەیەتی. ئێستا زانیمان کە ئەو ماڵپەڕە بەدەستی دکتۆر ئارانی ئەمینی بۆ تۆژینەوەی دکتۆرای لە فەرەنسا دروستکراوە کە بەڕاستی تایبەتە و جوان دیارەکە بۆ خزمەت بە زمانی کوردی چاکراوە. من ئەوانەتان پێدەسەلمێنم لە بەشەکانی دیکەی ویدیۆکەدا. جا ئێستا با بڕین بزانین دیزاین و گرافیکی وێبسایتەکە و کارپێکردنی وێبسایتەکە چۆنە. ئایا هەموو کەس دەتوانن بە ئاسانی کاری پێ بکەن؟ وەرن لە ویدیۆکەدا پێتان دەڵم. کاتێک کە دەڕۆینە ناو وێبسایتی ژیری دەستکرداتکام دەسەرەتادا بەشێکی زۆر سادە و هاسان دەبینین. لەسەرێدا مینۆیەکی زۆر جوان و ڕێک و پێک بە تۆی بە فۆنتێکی تایبەتەوە دروست کراوە و لە خوارشدا خزمەت گوزاریەکانی ڕاستەوخۆ بۆ هێناون، یعنی نەچووە بیپێسێنێتەوە و ئێمەلی تێنەگەین. کار وەک دەبینن باسی خزمەت گوزاریەکانی کردووە. ئێمە ئێستا باسی بەشی سەرەوە یعنی بەشی مینۆیەکەی دەکەین کە ماڵەوە یا هەمان بەشی هۆم دانراوە بەشەکانی تایبەتمەندیەکانی وێبسایتەکە وەک تایپی ڕاستەوخۆ، تایپی پەرگا، ژێرنووسی کوردی و وەرگێڕانی دەنگ و پێواژوی دەستەیی، نرخەکان، دەیتا، وێب بلاگ، پەیوەندی و سەبارەت و هەروەها دروستکردنی هەژمار و چوونە ژوورەوە. لە خوارەوە دەبینین خزمەت گوزاریەکانیش دیسان لێرە بە وردی باسکراون بۆی باسکردون کە هەر خزمەت گوزاری تایبەتمەندیەکی هەیە و ناوەکەی دیکەی لە کوردیدا چی پێ دەڵێن و لە سێ بەشی لە چەند بەشی ببوورن: ناسینەوە و وەرگێڕانی دەنگ، تایپی فایل و دروستکردنی ژێرنووس، ئامرازەکان و توێژینەوەکان، دوایین بابەتەکان کە بەشی وێبلاگە و ئەویشتان پێ دەڵم کە بۆ فێربوون زۆر تایبەتە. بەڕای من یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو وێبسایتەیە کە دکتۆر ئارانی ئەمینی جوان زانیوێتی کە من دەبێت ئەوەی جۆرێک چاکەم کە هەر کەس بە کوردی بیهەوێت کاری پێ بکات لێ تێبگات و ئەو تایبەتمەندی سەرەکی ژیری دەستکرد داتکامە. جا ئێستا ئێمە بۆی کە کار بە ماڵپەڕی ژیری دەستکرد داتکام بکەین دەبێت هەژمار چاکەین. بزانین هەژمار چاکردن لەو ماڵپەڕەدا چۆنە. کاتێک کە دەڕۆنە بەشی ماڵەوە یا لاپەڕەی سەرەکی وێبسایتەکە لەسەر دەبینن نووسراوە دروستکردنی هەژمار و چوونە ژوورەوە بۆ کەسانە دەبێت کە پێشتر هەژماریان چاک کردووە و دروستکردنی هەژماریش بۆ کەسانە دەبێت کە دەیانەوێت هەژماری نوێ چاکەن. لەسەر دروستکردنی هەژمار دادەگرین و فۆرمێکی زۆر هاسان و زۆر جوان دانراوە کە ئێمە دەتوانین دەبێت ناونیشانی ئیمەیلەکەمان بنووسین و بەشی دووەم ناوی بەکارهێنەر. لێرە ناوی خۆتان بە دوای یەکەوە و بە ئینگلیسی بینووسن بۆی کە ئایدیکی ڕێک و پێک و جوانتان هەبێت. کە من دەنووسم سروش مەداح و نمونە 4. ناسناو دەتوانی بینووسی، دەتوانی نەینووسی. من ناینووسم، ناو ناسناو پێم خۆش نییە پڕێکەمەوە و تێپەڕوشە یان پەسوۆرد یان نهێنی. دیێرەدا هەرچی پێتان خۆشە بینووسن. من تێپەڕوشەیەکی پێدەدەم و لەو بەشەی دیکە پشتڕاستکردنەوەی تێپەڕوشە بۆی کە پشتڕاستی بکاتەوە کە تێپەڕوشەکەتان لێ تێک نەچێ. هەرمان تێپەڕوشەی پێشە بنووسنەوە و لە خوارەوە نووسراوە کەپچا بۆی کە تێبگات ئێوە ڕۆبۆت نین. لێرەدا کەپچاش پڕ دەکەینەوە، جوان سرنج بدەن کە بە پیتی گەورە و بە وردی نووسیبێتان بە جوانی بینووسن کە تێک نەچێت. لەسەر دروستکردنی ئەژمار دادەگرین. بزانین چمان بۆ دەکات. دەڵێ ئیمەیلەکەت چێک بکە. سەرەتا پەسوۆردەکەشتان
سیفکەن یا هەڵیگرن با بمێنێتەوە هەموو جارێ ئەوەی نەنووسن. دەڕۆنە ناو ئیمەیلەکەتان کە دەبینن جا یاهوویە یا جیمەیلە، دەبینن یەک دانە ئیمەیل لەلایەن بە ئایدی یوزەرزەوە بۆ ئێوە هاتووە. لەسەر ئیمەیلەکەتاندا بگرن یەک دانە بەستەر ئامادەکراوە بۆ ئێوە کە لەسەری نووسیوە بۆ چالاکردنی ژمارەکەت لەسەر ئەو بەستەری خوارەوە کردە بکە. ئێوە یەک دانە کردەی چکۆلە دەکەن و لاپەڕێک دەکرێتەوە کە نووسرا ئەژمارەکەتان چالاکراوە کە چوونە ژوورەوە لەسەر ئەو سەبزە دادەگرن، کەسک دادەگرن و لێرەوە دەڵێ بۆی کە دڵنیا بێت کە ئێوە ڕۆبۆتنین، چوونە ژوورەوە دادەگرن کە پیشایەکە دووبارە دەنووسنەوە و لەسەر چوونە ژوورەوە لێ دەدەن ئێستا ئەژماری ئێوە چالاکراو، ئێوە دەتوانن لە تەواوی تایبەتمەندەکانی ماڵپەڕی ژیری دەستکرداتکام کەڵێک وەرگرن. جاگە هەتا ئێرە هاتوون تکاتان لێ دەکەمەوە ویدیۆی لایکن، بینێرن بۆ هاوڕەکانتان و کامنتیشتان لەبیر نەچێت کە سەرەتای ڕێگەمانە و بناسرین و سابسکرایبێکیش دڵما خۆشکەن. بەشەکان چ دەبن؟ بەشی تایپی ڕاستەوخۆ، تایپی پەرگا، ژێرنووسی کوردی، وەرجێڕانی دەنگ. کە ژێرنووسی کوردی من لە کۆتاییدا باز دەکەم چون ئەوەندە تایبەتە کە هەر کەسێک کە بی هەوێ ویدیۆیەک چاکە بە زمانی کوردی پێویستە ژێرنووسی کوردی بدانێت و ئەوە تەواوی ئەو کەسانی کە ناوەڕۆک چا دەکەن هەمووان دەحەسێنێتەوە. بەڵێنتان پێدەدەم کە پێویست نییە هیچ خەرجێکی زیادی بکەن بەوەی هەمووتان دەحەسێنەوە. جا با بڕۆینە بەشی یەکەم، ینی تایپی ڕاستەوخۆ. هەر وەک دەبینن لەسەرەوە نووسراوە تایپی ڕاستەوخۆ لە ناو مێنوەیەکەدا. هەروەها لە خوارەوەش تایپی ڕاستەوخۆ بە ناوی ناسینەوەی ئاخاوتن دانراوە کە ئێوە لە دوو ڕێگاوە دەتوانن بڕۆنە ناو ئەو بەشە و سوودی لێوەربگرن. لەسەرێکە لە خوارێ کە نووسراوە ناسینەوەی ئاخاوتن ینی بە کوردی قسە بکە، بە کوردی دەنووسرێت کە زۆر تایبەتە، یعنی تۆ هاوکات لەگەڵ قسەکردندا هەموو شتێکت بە وردی بۆ دەنووسێت و ئەوە زۆر تایبەتە بوو ئەو کۆنفرانسی ئانلاین و سەرهێڵەوانە کە تو پێویست نەبێ هەمووی بنووسی و کاتت بگرێ بە تایبەت لە زانکو کە مامۆستاکەت قسان دەکا و پێی ئەوە لێەوەی چالاک دەکەی و بخۆی بۆ دەنووسێت. ئاخچە خۆشە. جا ئێمە لەسەر بەکارهێنان دەدەین، ئێوە دەتوانن لەسەر تایپی ڕاستەوخۆ لە مێنوەکەدا لێدەن و سوودی لێوەربگرن. من لەسەر تایپ دادەگرم و هەر وەک دەبینن سەرەتا ئیزنی دەوێت کە کار بە میکرۆفۆن بکات. ئێمە ئیزنی میکرۆفۆنی پێدەدەین و تێکستەکەمانی بۆ دەخوێنینەوە. تەکنەلۆژیا لە خزمەتی زمانی کوردی. هاوڕێیانی خۆشەویست، کاتێک باسی پەرەپێدانی زمان و خوێندن بە تایبەت بە زمانی شیرینی کوردی دەکەین، ناتوانین چاوپۆشی لە گرنگی تەکنەلۆژیای نوێ بکەین. گوگڵ ئەمڕۆ شۆڕشێکی لە بواری فێرکاری و خوێندندا بەرپا کردووە. ئامرازێک کە دەتوانێت دەنگ بگۆڕێت بۆ دەقی جوان و ڕێکخراو، جوزوە و فایلەکانت بکاتە پۆدکەست، ناوەڕۆکی ڤیدیۆکانت شی بکاتەوە و کورتەیەکی گرافیکی جوانت پێشکەش بکات. هەر وەک دەبینن ئەمن بەشێکم لەو تێکستەی خۆم خوێندەوە و ئێمە دەستی پێکردو بە نووسین و لەسەر ڕاگرتن لێ دەدەین و چاوەڕێ دەبین کە تێکستەکەما بنووسێت و بە پێی خێرایی ئینتەرنەتی ئێوە کە وەک دەزانەگە لە ڕۆژهەڵات دەژین بەداخەوە ئینتەرنێتێکی زۆر تایبەتمان نییە و ئەو بۆتان دەنووسێتەوە کە بەڕاستی دەستخۆش. هەر وەک دەبین تێکستەکەی جوان بە وردی بۆ نووسیم هەتا کوردیەکەتان پوختتر و جوانتر بێت چاتری دەنووسێت. یعنی بۆ کوردیەک کە جوان و ڕێکخرا و کوردی بێت 99% ڕێژەی دروستی هەیەکەوە زۆر تایبەتە. جا ئێستا ئێمە دەتوانین بەشێک لە تێکستەکەمان یا تەواوی تێکستەکەمان هەڵبژێرین، لەسەر کۆپی لێدەین، بۆمان کۆپی دەکات و لە هەر شوێنێک کە پێویست بێت بۆ نمونە من لە نۆتپەد پێستی دەکەم و دایدەنێم. هەروە بەشی پاشەکەوت کە بزانین چ دەکا من بۆ یەکەم کەڕەتە بەتاقی دەکەمەوە. ئافرین، هەر وەک دیتمان وەک یەکدانە فایلی وۆرد بۆی داناین و ئێمەش دەتوانین لەسەری دابگرین. ئێستا فایلی وۆردەکان بۆ دەکرێتەوە کە دەبین ئینێبڵ ئێدیتینگ لێ دەدەین و بە وۆرد دەتوانین سوودی لێوەربگرین. ئەو بەشانێک کە ئەمن دەمهەوێت بۆڵ بێت. بۆ نمونە من ئەو بەشەی لە تێکستەکەم هەڵدەبژێرم و لەسەر بۆڵ دادەگرم، هەر وەک دەبینن بۆڵی دەکات و لارە هێڵ و ژێرهێڵیش ئەوەیەکەی و دەتوان ڕاستەوخۆ ئەو بەشانێک کە گرینگە هەڵی بژێرن بۆڵ دیکەن. بۆ نمونەکە تۆ لە زانکۆی هەندێک بەشی گرینگە زوو کاتێککە بۆ دەنووسێتەوە لێ دەدی و بۆڵی دەکەی و دوای ناگەڕێەوە کە بزانانی بەشە گرینگەکان شوێبوون. ئەوە بەشی تایپی ڕاستەوخۆ بوو.
با بڕۆینە بەشەکەی دیکە یعنی تایپی پەرگا یا تایپی فایل کە زۆر تایبەتە. بەشی دووهەم تایپی پەرگا یا تایپی فایل کە زۆر تایبەتەوە دەتوانن فایلێکی دەنگیتان هەبێت وەک گۆرانی وەک ڤیدیۆی لە یوتیوب دانلۆدتان کردوویت لە هەر شوێنێکی مامۆستاکەتانە دەتوانن بیهێنن ناو ماڵپەڕی ژیری دەستکرد.com و لێرە تێکستەکەی بەتەواوی وەرگرنەوە یعنی پێویست نیە لە وەڵا تا آخر چاویلەکەی و بۆ خۆت بینوسیەوە. وەرنجا بە پێتان بڵێم لە دوو بەشڕ دەتوانین بچینە ناو ئەو بەشە تایپی ڕاستەوە لە تایپی پەرگەکە لەسەرەیە و لە خوارێ تایپی فایلی دەنگ و ڤیدیۆ نووسراوە کە نووسیوێتی بۆشمان کە فایلی دەنگ و ڤیدیۆ بنێرە دەقەکەی وەربگرە. وێمە لەسەر بەکارهێنان لێ دەدەین. لێرە هەر وەک پێم گوتن یەکێک لە تایبەتمەندیە وێبسایتە سادەبوون و حەسانبوونەکەیەتی کە لێرە بۆ ئێمە نووسیوە تکایە فایلێکی دەنگی بە یەکێک لەم فۆرمەتانە بنێرە و هەروە فایلی ڤیدیۆیەکەش کە ئێوە چاولێکم بزانن لە کۆتایی فایلەکەتان لە نیوەکەیدا نیوەکەی وەگوانە بێت. فایلەکەتان نابێت قەبارەی لە 15 خولەک و هەروەها 50 میگابایت زیاتر بێت. وەگە زۆرتریش بوو فایلەکەتان بکەنە دەنگ ئەگە ڤیدیۆیە دەنگەکەی پێ بدەن وەگەر پتر لە 15 دقی بکەنە چەند بەش. ئێستا من فایلێک هەڵدەبژێرم و کەپچاکە پڕ دەکەمە بۆی کە دڵنیا بێت کە ئێمە ڕۆبۆت نین و لەسەر ناردن دادەگرین و دەنووسێ خەرینکی دەنگەکەت دەکەین بە دق تکات چاوەڕان بە ئێمە چاوەڕێ دەبین کە دقەکەیمان پێ بدات. جا بە پێی خێرایی ئینتەرنێتی ئێوە لەکوێ دەژین تا فایلەکەتان ئاپلۆد دەبێت کەمێکی کات پێ دەچێت. ئێوە چاوەڕێ بن و پەلەی مەکەن زۆریشی پێ ناسیێت هەرچەند ئینتەرنێتەکەتان خێراتر بێت و ئەوەش خێراتر جێبەجێ دەکات. دقەکەی بۆ ئامادەکردین کە بەڕاستی لە ئەوڵ هەتا ئاخری بە وردی نووسیوەتەوە. جا یەک خاڵی گرنگ هەتا زۆرتر وشەی بیانی بەکاربێنن یا وشەی کوردی بە هەڵە بڵێن لەوانەیە دقەکەتان کێشی تێدا بێت و ئەو ماڵپەڕە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو ژیری دەستکرد ئەوەیە کە تا ئەو ئاستی بتوانێت ئەو وشانە چا دەکاتەوە. بەڵام ئەگەر بەڕاستی وشەی زۆر بیانی بەکاربێنە دێرەدا هەرە وشەی دەنووسێتەوە و ئێوە بخۆتان دەتوانن چاکیکەنەوە. جا دەتوانن لێرە تێکستەکەی کۆپیکەن و لە هەر شوێنێک کە دەتان هەوێت سوودی لێ وەربگرن. بڕۆین بۆ بەشی سێم ینی وەرگێڕانی دەنگ. بۆ سوود وەرگرتن لە وەرگێڕانی دەنگ ئێوە دەتوانن هەروەک بەشەکانی پێشێ لە دوو شوێنەوە بۆی بچن لە مێنوەیەکەی کە نووسراوە وەرگێڕانی دەنگ و لەسەرێش لە بەشی ناسینەوە وەرگێڕانی دەنگ نووسراوە وەرگێڕانی ئاخاوتن ینی تۆ دەنگی کوردی بۆ دەکاتە ئینگلیزی و هەروەها لە داهاتوودا بڕیار وایە پێچەوانەکەش ینی ئینگلیزی بە کوردی کە ئەوە زۆر بێوێنەیە. هەر بۆیە کورتایتێک سابسکرایب بکەن کە ئەو کاتێک ئەو تایبەتمەندی بێتە ناو ماڵپەڕە ئێمە ڤیدیۆکەی بۆ ئامادە دەکەین لەبیرتان نەچێت. لێرە بۆ بەکارهێنانی وەرگێڕانی ئاخاوتن ئێمە بەکارهێنان لێ دەدەین لەسەرش دەتوانن لەسەری دابگرن. هەروەک بەشی تایپی ڕاستەوخۆ ڕێک وەک ویژە بەشەکانی ئێوە لەسەر وەرگێڕان دادەگرن لە زیاتی تایپ و ئێوە قسان دەکەن ئەو هاوکات بۆتان دەکاتەوە ئینگلیسی. ئەو دقەیەکە پێشتر ئامادەم کرد بوو لێرە دەیخێنمەوە و بیبینین کە چۆن دیکاتە ئینگلیسی. لەسەر وەرگێڕان دادەگرین ئەوە پێم خۆشە دقەکەی خۆم بۆ بخێنمەوە ئەوە تا ئامرازێک کە دەتوانێت دەنگ بگۆڕێت بۆ دەقی جوان و ڕێکخراو زۆزۆ و فایلەکانت بکات بە پۆدکاست. ئەو بەشێک لە دقەکەی من بوو هەروەک دەبینن لە خوارێ دەینووسێت دەتوان کۆپیکەن دەتوانن بە فایلی وۆرد پاشەکەوتی بکەن دەتوانێت بەشانێکە گرینگە بۆڵدیکەن لارە هێڵیکەن یا ژێرهێڵیکەن و سوودی لێ وەربگرن. ئەو وەرگێڕانی ڕاستەوخۆیە زۆر بە سوودتان دەبێت دڵنیام. جا با بڕۆینە بەشی گرینگ و تایبەت و پڕ بەدڵی من ینی ژێرنووسی کوردی. جاگەر هەتایرە ڤیدیۆکە لایک نەکردۆ تکایە ڤیدیۆ لایککە و لە کامنتێکدا تا ئێستا پێم بڵێ بیرروڕای خۆت سەبارەت بە خزمەت بە زمانی کوردی بە ژیری دەستکردەوە چییە کە منیش لە خوارێ با قسام بکەین لەگەڵ یەکتر. بڕۆینە بەشی ژێرنووسی کوردی. بۆ کەڵە وەرگرتن لە ژێرنووسی کوردی وەک بەشەکانی دیکە دەتوانن لە مێنووە ڕاستەوخۆ بڕۆن ویان لە خوارەوە لە بەشی دروستکردنی ژێرنووس کە کورتە باسێکی چکۆلەی بۆ کردون کە دەنگ و ڤیدیۆ بنێرە فایلی ژێرنووسم بۆ ئامادە دەکەین لەسەر بەکارهێنان لێ بدەن و بڕۆنە ئەو بەشە و کەڵکی لێ وەرگن. ئێمەش لەسەر بەکارهێنان لێ دەدەین و دەیکەینەوە. دیسان سادەی ئەو وێبسایتە منی کوشتۆ بەڕاستی زۆر تایبەتە
ئەمە لەسەر چوز فایل لێ دەدەم هەڵبەتە پێشوی سرنج بدەن کە تا 1 کاتژمێر دەتوانن ئێوە فایلی پێ بدەن و هەروەها تا فایلەکەتان نابێت قەبارەی لە 50 مگابایت زیاتر بێت ئەمە فایلەکەمان هەڵدەبژێرین بزانین فایلەکەمان چ بێت چی پێ بدەین لێرە ئێمە ئاودیۆ لێ دەدەین و فایلەکەمان ئاپلۆد دەبێت و کەپچا پڕ دەکەینەوە لەسەر ناردن دابگرن و چاوەڕێ بن کە ژێرنووسەکەتان بۆ ئامادە بێت تا ژێرنووسەکەمان ئامادە دەبێت ئەمن خاڵێکی گرنگ ئاماژە بکەم کە هاوڕێن فۆرمەتەکەی سرنجی پێ بدەن کە فۆرمەتی هەڵا ئاپلۆد نەکەن چون ئەگە فۆرمەتەکەتان هەڵە بێت و کاتێکی زۆر دەخایێنێتەوە و ئامادەش نابێت کۆتاییدا پێتان دەڵێ فۆرمەتەکەی هەڵێ هەچاوێکم بزان فۆرمەتی فایلەکەتان چییە فۆرمەتی فایلەکەش لە کۆتایی نیو فایلەکە دوای نقطەیەک نووسراوە کە MP4 MP3 وێڤە فلاکە یا هەرچیە نووسراوە وێ دەتوانن لە فۆرمەتی بەجێ کە بۆ وێبسایتەیە سوودور بگرن هەر وەک دەبینن ژێرنووسەکەمان ئێستا ئامادەیە دەتوانی لە کەپکات ئینشات پریمیر داڤینچی ئافتر ئفێکت هەر ئەپێک کە ئێدیتی پێدەکەی SRTێکی هەڵگری و لەسەروی دابنێی و فۆنتەکەی سایزەکەی هەر شتێک کە بت هەبێت بیگۆڕی تەنانەت دەتوانی ئەگەر هەڵەیەکیشی تێدا بوو هەڵەکەی دروستکەیەوە یا ژێرنووسەکان کەم و زیادکەی لێشێکەوە بەسەرێکەوە نووسێنی و ئەوە لە تایبەتمەندی هەرە باشی ئەو وێبسایتەیە ئێوەتوانن بەخۆڕایی لە بەشێکی زۆری کەڵ وەرگرن کە ئێستا پێتان دەڵم دەڕۆنە بەشی نرخەکان لەسەردا بۆی نووسیون کردوانی 15 خولەک وەرگێرانی دەنگ 15 خولەک تایپی ڕاستە و خۆ و 20 دقه تایپی پەرگە و بەشێکشان کە ژێرنووسە دەتوانن سوودی لەوەربگرن بەڵام ئەو پلانانەی کە دانراون بۆی کە ئێمەگەر ڕاستە و خۆی ئەوەی کە خۆڕایەتەوە بۆ سوودی لەوە بین بە چەندیە گرانە نا بۆی دەڵم باشترینژی دەستکردی کوردی کە با پێتان بڵێم تایپی پارگە بۆ 1 کاتژمێر تایپی پەرگە 0.6 یۆرۆ لە ڕۆژهەڵات دەژی 36,000 تمەن یۆرۆکەوە زۆر لە یۆرۆش کەمترە یعنی زۆر لە نیو یۆرۆش کەمترە لە ڕۆژهەڵات وەروەها لە هەرێمی کوردستانیش 900 دینارە بۆ بەشەکانی دیکەش ئێوە دەتوانن باڵانسەکەتان زیاد بکەن بۆ ینی پێویست نیە بۆ هەر بەشەی باڵانسی جیاواز دابین بکەن تەنیا پێویستە باڵانسی خۆتان زیاد بکەن لە بەشی پرۆفایل هەروەک دەبین کە کاتێک دەستینەدا بەشی پرۆفایل دەبینن کە پێشتری بۆ خۆی باڵانسێکی داو بێەوە ئێوە دەتوانن سەر زیادکردنی باڵانسدا بگرن و لە 3 ڕێگای پەیپاڵ و کریدیت کارت کە گەلت دەرەوەی وڵاتن لە ڕێی بانکی FIB کە بۆ باشووری کوردستان و دەواازەی زەڕین پاڵ کە قەرارە بۆم جوانە دابندێت کە ئێوە دەتوانن هەروە دەتوانن بۆ زیادکردی باڵانس ئەگەریستا پێویستان پێەیە ڕاستە خۆ دەگەڵ ماڵپەڕی ژیری دەستکرد دادکام لە ئینستاگرام و لێرە لەڕێی پەیوەندیەوە لە ئیمەیلەوە پێیان بڵن و بۆتان زیاد دەکەن ئەوە بوو بەشی نرخەکان جا ئێمە ئێستا باسی وێبلاگەکەی بکەین بۆ دەمهەوێ باسی وێبلاگ بکەم وێبلاگی ژیری دەستکرد دادکام ئەو بەشەیە کە ئەگەر زانیاری سەبارەت بە ژیری دەستکرد نییە دەتوانی لێرە بخوێنیەوە هەمووی دکتۆر ئارانیەمینی بۆ خۆی نووسیوە کە دکتۆرای ژیری دەستکردی هەیە لە فەڕەنسا جا بۆ دەڵم بیخوێنیەوە ئێمە بەرەو دنیایەک دەڕۆین کە پێویستە سەبارەت بە ژیری دەستکرد بزانین یعنی بتەوێ نەتەوێ هاتوۆتە نێو ژیانت و تۆ دەبێت بیناسی نەیناسی لەوانەیە بۆ تۆ وەک دژمنێک بێ بیناسی لەوانەیە بۆ تۆ وەک هاوڕەیەک بێ جا لێرە دەتوانی ڕۆژێ هەفتەی کەڕەتێک بێ یەکێک لە وێبلاگەکانی بخوێنیەوە و زۆر بجوانی و بەوردی باسی ئەو شتانی کردووە کە پێویستە زۆر سپاسان دەکەم تا کۆتایی ڤیدیۆ هاوڕێم بوون لەگەڵم پاشماوەیەکی زۆر ڤیدیۆیەکی زۆر تایبەتمان ئامادە کرد و یەکێک لە تایبەتترین ژیری دەستکردەکانم کە بۆ زمانی کوردیە پێناساندم هیوادارم پاڵپشتی لە ماڵپەڕی ژیری دەستکرداتکان بکەن هیوادارم ئەو ڤیدیۆ بڵاو بکەنەوە کە هەر کوردێک لە هەر شوێنێکی جیهانە بتوانێت لەو خزمەت گوزاریانی کە بۆی دابین کراوە کەڵک وەرگێت لایک و کامنت و سابسکرایبتان لەبیر نەچێت وەک دەزانن کورتاییتێک بۆ خزمەت بە زمانی کوردی لە بواری تەکنۆلۆژیا و ژیری دەستکردەوە کار دەکات ئەو زەنگوڵەیەش لێدەن و با لە ڤیدیۆکان بەجێنەمێنن
سپاسان دەکەم و کورد بمێنن یاخواخوا ئەگەردارتان بێت.